دوو مستەلەح هەیە، دوو زاراوە هەیە، ئێشتا ئێمە لێی حاڵی نەبووین. ئەویش ئەوەیە دەوڵەمەند لەگەڵ پارەدارە دووشتی لێک جیاوازن و ئێمە بۆمان جیا نەبوونەوە. لەم وتارەیە جەناب لێکیان جیا دەکەیتەوە. پارەدار ملیاردێرەکانی دۆلار لەسەر زەویدا کەمن. دەتوانین لە کوردستانە بیانژمێری هەموو خەڵکەکان داناسن کێ زۆر دەوڵەمەند و خاوەن کۆمپانیای گەورەیە. پارەدار بەڕێزان بەس پارەی هەیە. دەوڵەمەند جیاوازە لە پارەدار. دەکرێت پارەی زۆرن نەبێ، ڕۆژانە بژی و دەوڵەمەندیش بێ. بۆیە ئەم قسەیە چەند جوانە. ئەغنە البەشەر. ئەگەر دەتەوێ بزانی کێ لە هەموو کەس دەوڵەمەندترە، لە هەموو کەس دەوڵەمەندتر. ئەوانە نین کە ناوەکانیان لە بۆرسەدا دەنووسرێ ئەوەندە ملیار دۆلاریان هەیە، ملیار دۆلاریان هەیە. ئەغنە البەشەر هووە من کەسێکە لەوە چێ من بم بەیزنی خوا، لەوە چێ جەنابەت بی دڵت بە خۆت خۆش بێ مەکروزیەوە ئەژنۆ دامەدا. هو من يملك الأمن والعافية. ئەگەر دووشتت هەبوو لە دنیادا تۆ زۆر دەوڵەمەندی، لە هەموو کەس دەوڵەمەندتری. بەڵام جاری وایە کەسەکە بەس پارەی هەیە، پارەدارە بەڵام دەوڵەمەند نییە. دەوڵەمەندی ڕاستەقینە ئەلئەمنی هەیە. ئەمن بەمانای ئارامی دەرونی، دڵت ئیسراحەتە دڵ. واللهی هیوا هەیە لەگەڵ یا دانیشتوم بڕوان پێ بکە بەس ڕۆژانە دەژی. هەر کە دەچی بۆ لای دڵت دەکرێتەوە. دڵ و دەرونێکی فراوان، دەم بە دوعا و بە زیکر، قسەی خۆش، مەجلیس خۆش، دەرونی ئارامە. واللهی هیواش هەیە ڕۆژی بە دەفتەرێ دۆلار ناڵە پارە. باوەڕتان بێ نانت بەرچاو دەکەوێت لەگەڵی دانیشی. ئەوەندە دڵی ناڕەحەتە. ئەم ئاسوودەی دڵت هەبوو تۆ زۆر دەوڵەمەندی. دووەمیان ماڵت ئاژاوەی تێدا نەبێ. بەخوا کە چوویتەوە ماڵەوە و خێزان و منداڵت تەبایی هەبوو تۆ زۆر دەوڵەمەندی. هەر ئەمنی وەڕۆی لە جومعە چوویتەوە و خێزان و مناڵەکە لە دەورت بوون و تەبابوون خۆت بە دەوڵەمەندترین کەس بزانە. سێیەمیان خوا ڕەحمی کرد وڵاتەکەت شەڕی تێدا نەبوو. کە وڵاتت شەڕی تێدا نەبوو، دەنگی تەقە و تەقینەوەی تێدا نەبوو، خۆت بە دەوڵەمەند بزانە. دووەم ئەلعافیە. ئەگە خوای گەورە ئەم سیانەشی لە ئەلعافیە پێبەخشی، قاسە و کاسەت پڕ بوو، شتێک پاشەکەوت دایمە هەبوو، هەر وەختێک شتێک واریداتت زیاتر بوو لە خەرجیت، ئەگە مانگی 50,000 زیاترت هەبێ لە پێداویستی ژیانت تۆ دەوڵەمەندی. شتێک زیادت هەبوو لە پێداویستی مانگانت، خۆت بە دەوڵەمەند بزانە کەسەکەم. دووەمیان لەشت ساغ بوو. ئەڵڵاه چ دەوڵەمەندیەکە. بەو خوا شەو کە چوویتە سەر جێگای خەو ئاوات کرد خەوت لێکەوت، حتا بانگی بەیانی خواخوات بوو شەو درێژتر بێ و ئازار خەبەری نەکردیەوە، لەسەر سفرەکە کۆمەڵە حەبی پێشنان و دوای نانن نەبوو، والله گوناهت دەگا خۆت بە هەژار بزانی. والله